ژمارەیەک لە جوتیارانی هەرێمی کوردستانن ڕویان لە بەغدا کردووە بۆ چارەسەری گرفتەکانیان. ئێرە بەردەم وەزارەتی کشتوکاڵی عێراقە. کێشەی وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێم و بوونی ڕێگری لە بازگەکان دوو وەفدی لە هەرێمی کوردستانەوە هێناوەتە بەغدا بە ئامانجی دۆزینەوەی ڕێگەچارەیەکی نوێ بۆ وەرگرتنی گەنمی زیاتر و چارەسەرکردنی و گرفتانەی کە لە بەردەم هێنانی گەنمی جوتیاراندا هەیە. غەدر و غدورێکی زۆرمان لێکراوە لەبەر ئەو ڕێژە کەمەی گەنم کە بە کوردستان دیاری کراوە کە بڕەکەی 375,000 تەنە و تەوەقوعەکەین ئێمە وەکو جوتیاری کوردستان کە ئەمساڵ ملیۆنێک تەن گەنمی بەرهەمی ناوخۆییمان هەیە وەکو کوردستان. جوتیاران وێڕای کۆبوونەوەیان لەگەڵ بریکاری وەزیری کشتوکاڵی عێراق، بەڵام ئەنجامێکی دڵخۆشکەریان دەست نەکەوت. تم إعداد خطة استلام محصول الحنطة في الاجتماع الأخير مع وزارة زراعة الإقليم. پلانی وەرگرتنی گەنم بەپێی دوایین کۆبوونەوە بوو لەگەڵ وەفدی کشتوکاڵی هەرێم بەپێی پلانی ساڵانەی پێشوو لە کاتێکدا ئێمە پلانمان هەیە هەموو بەرهەمی گەنمی جوتیاران وەربگرین لە پارێزگاکانی دیکە و هەمان هەفتە پارەکەیشیان ڕادەست دەکرێت. وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان وەفدێکی باڵای ناردووە بە بەغدا تاوەکو چارەسەری گرفتی بە بازاڕکردنی بەرهەمی جوتیاران بکات. وەفدەکەی هەرێم توانیان سەرکەوتوو بن لەو ئەرکەی کە پێیان سپێردرا بوو. جۆ میزانی تەخسیس کراوە بۆ بابەتی گەنم هەیە و جوتیارانی ئێمە مەحروم نابن لە وەرگرتنەوەی گەنم و لەگەڵ ئەوەشدا بڕیاری ئەوە درا کە دەن کە گەنمێک لە هەرێمی کوردستان نایڵن بەزایە بچێ و هەمووی وەرەگیرێتەوە لە جوتیاران و ئەمە ئەتوانم بڵێم مژدەیەکی خۆش بوو بۆ جوتیارانی ئێمە کە گرفتی ئەوەیان بۆ دروست بوو کە کەمێتێکی کەم لە گەنمیان لێوە بگیرێتەوە. بەڵام لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا ئێمە داکۆچیمان لەوە کرد کە بە گەنمی جوتیاران بە گشتی وەربگیرێتەوە و لە چوارچێوەی ئەو پلانە نەبێت کە تەحدیدی ڕەسید کرابێ بۆی کە 375,000 تەن گەنم وەربگیرێتەوە. لە بازاڕەکانی دەرەوە هەر تۆنێک گەنم بە 600,000 دینار لە جوتیاران وەردەگیرێت، لە کاتێکدا حکوومەتی عێراق بۆ هەر تۆنێک 850,000 دینار بە جوتیاران دەدات. بڕی گەنمی بەرهەمهێنراو لە عێراق بۆ ئەمساڵ زیاترە لە 4 ملیۆن تۆن، ئەمەش 185 پێویستی عێراق پڕ دەکاتەوە. کارۆن محەممەد کورد، ساد نیوز، بەغدا.